دەنگەکان ئێستا 595,000 دەنگ لە کۆی 1,350,000 تقریبن ئەوە کەوتۆتە بەرپارتی 3 ملیۆن و قسووریش بوون کەوا بوو ڕاست نەبوو کەوتیان لە 150 خەڵک دەنجی داوە چکە ئێستا کەشف بووەکە 1,350,000 کەسە بە تەزویراتی 3 سەعاتی ئەخیری ئینتیخاباتە کەشف معنایەوە چ چاوبەستێکیان لە ئێوە کردووە زۆر جار کە هاوارمانەکرەمانوت ئەو وڵاتی مێلیشیایە ئامێری گۆڕانکاریەکەی بریتی نییە لە هەڵبژاردن ئێستا خروقاتەکانیش هەمووی وەکو سکاڵا تۆمارکراون و 1050 سکاڵەلانی کەمەوەی ئەزانین تەقدیم دادگا کراوەیە دراوە بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بۆ ئەوەی ڕێگای قانونی بگرێتە بەر هەتاوەکو حەلە لەقەل یعنی ڕەدیان لێ بدەنەوە بیما فیهم لەوانەش ئەو خاتونە سویدیە کە هاتبوو ئەویش داواکە کە ئیعادەی ئینتیخابات بکرێتەوە سەر لەنوێ ئەگەر ئەویسترێ ڕێگای دیموکراسی بگرێتە بەر تەمان نایانێ ڕێگای بگرێتە بەر لەبەرەوە هەروە ئەمێنەوە تەزویرەگەر لە وڵاتێکی وەکو ئەسکەندناوی نەرویج سوید دانیمارکە ڕوو بدا شتێکی زۆر دەگمەنە زۆر دەگمەنە چونکە خەڵک کارتی بۆ دێ بە حسابی بانکەکەی خۆی یا بە مۆبایلەکەی خۆی و ناوی معلومە ناو تەزویر ناکرە ناوی کۆنیتیانە شتەکان هەمووی معلومن هەمووی ئەلکترۆنین هەر کەسە زانێ مەرکەزی ئینتیخاباتیەکەی کوێیە چه دەنگەدا و دێت دوای چاوەڕێی نەتیجەکەکەن آخر کەسکەی تر کارتەکان ئەخرێنە سندوقەکانەوە ڕاگەێنرێ کە سەعات ئەوەندە نەتیجەکە دەرەکەوێت کە نەتیجەکانیش هەمووی فەرزی ئەلکترۆنیە لەبەرەوە ئەم وڵاتانە ئەو جۆرە کێشانیان هیچ نییە نەک هەموو سمێڵ بابڕ بە چەکەوە بێن و بیتەقێنە بە ئاسمانە ونجا بێ لەم فەزاحەتە تۆ کارمەندەکان هەمووی بکەیتە ژوورێکەوە دوای خۆت سندوقەکە پڕکەی لەو کارتانەی کە هێناوت شەوی ئینتیخاباتەکە برایەکی بەڕێز لە لوبنان و تەلەفۆنی بۆ کردموتی 250,000 جنسیان تەزویر کردووە شەو بوو تازە هی ئەوە نەمابوو من بێمەوە ئەگەدارتان کەمە کەشتێکی ئاوا هەیە بەڵام دواییتر دەرکەوت و پاشەوتیان لەبەری کۆیە چاپ کرا بەڵام ڕاستەکەی خۆی لە لوبنان چاپ کرا بۆ ئەوانوتیان 200,000 بەڵام 250,000 بوو و خەبەری یەقینیشمان لێ هەیە تەزویری جنسیە تەزویری کارت تەزویری خەڵک دەنگدان یەک کەس بۆ 5 کەسی داوە هەروکە بە ڕێزەی ترکە چاودێری نێودەوڵەتی بوو هاتووە دیار بەناوی محەممەد سەلیم 5 کەس بەناوی محەممەد سەلیم هەبوو هەر دەنجیدا وە ڕۆشتەوە دەنجیدا ئەجا پەنجەی پلاستیکی ئەجا زۆرم لێ دوای کە هەرزانیان هەر ناگەنە نەتیجە تەواو سمێڵ بابڕەکان و پیاوکوشەکان و کە مالومارفی خولە چەخماخە خولە چەخماخە هەموو خۆیان کرد بەسەر سندوقەکانە و ئەوانیان کردە ژوورێکەوە و خۆیان بە کەیفی خۆیان ئەوراقیان تێ کرد ئەمە ئینتیخاباتی کوردایەتی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن هەروەها هەندێک لە حیزبەکانی بەرهەڵستکاران زۆریان مژدە پێداین وتیان ئەم جارە وەکو جاری پێشوو ناوی وردەوەردە خەریک و بمان خەنە سەر شکەوەی بەخوام جارە دیارە یەقینیان هەیە کە وەکو جارەکانی تر ناوی نا ئەم جارە بە ئەلکترۆنیە فەرزیە دەویە جاری پێشوش مژدەی زۆر خۆشیان داینێوتیان لە کۆریایە جیازەکە لە کۆریاوە کردراوە 23 ملیۆنی تێشووە ئەوانە هەمووی تەدریبیان پێکراوە مشتەکان ئەلکترۆنین دەنگدان فەرزەکان هەموو شتێک ئەلکترۆنیە وەختێکمانزانی ئەلکترۆنیەکەش غەشی تیاکراو ئەم جارە لچکە تۆ دەنگەدەی بۆ گۆڕان دەنگەکەت ڕۆیشتووە بۆ سمێڵ بابڕەکانی پارتیەچێت یا دەنگداوە بە ئیسلامی کابرا خۆی دەنجی بۆ خۆی داوە کابرا یەکگرت و دەنگەکە ڕۆیشتووە بۆ یەکێکی تر لە کەرکووک ئایدیەچێتی ئەم جارە مژدەیان داینوتیان نام جارە فەرزیە دەویەوە حتمما مراقبەی دەولیشی هەیە تەمان هەر فشەیە چونکە مراقبەی دەولی خۆ کارتەر نهاتوو کارتەر مدیرێکی سنتەری ئینتیخاباتە و ڕئیسی ئەمریکا بووە و مراقبەی شوێنێکی وەکو غەزەشی کردو ئیمزای کرد کە باشترین شێوازی هەڵبژاردن و دیموکراسی بوو خۆ غەزە هەر وەکو ئێمە وڵات نییە شوێنێکی مێلیشیایی کەوا بوو ئەو کەسانەی کە ئومێدیان وایە هەتا ئێستاش کە پەرلەمان و هەڵبژاردن ئالیەتی گۆڕانکاریە بۆ هێنانە خوارەوەی پارتی وێچێتی خەونی حشتری نا خەونی گوێدرێژە بینن هەرچەند گوێدرێژ لەوانەیە بە خەوی جۆ بخەوێ نازانم لەوانێ بە خەونیەوە بخێ بەڵام دڵنیابن لەوە کە ئەوە هیچ جۆرە خەونێک نایەتە دی و ئەو شتێکی زۆر ئەستەمە مەحاڵە
کە ئەو شتە ڕووبدا. بۆیە زۆر زەروریە سەر لە نوێ ئیعادە نەزەر بکرێتەوە ئەوانەی ئیسلامی گۆڕان بە تایبەتی ئیسلامیەکان و گۆڕان بیر لەوە بکەنەوە کە نابێ وا بزانین هەڵبژاردن ئالیەتی گۆڕان. و من پێشم وایە ئەگەر ئیسلامیەکان و گۆڕان چەکدار بوونایە ئەو هەموو زوڵمان لێ ناکرا. چونکە چۆنەوان بە چەکداری و هەڵەکوتنە سەر سندوقەکان چەکداری گۆڕان و ئیسلامیەکانیشی لێبوونیان هێشت ئەوان جورەتیوان نابوو بێنە پێش. بەڵام تۆ مۆزەفی محتەرەم هەمووی لەوێ دانیشتون و مؤەدەب و ئافرەتێکی محەجەبە چیەکا لەوێ؟ کەسمێڵ بابڕێک دێ بە لێشی داوە لە محەجەبەکە بەسەر عەرەبانەکە و بینیمانەڵێ لێشی داوەم سەرباریەوە. ئەوانی تریش هەروەها. کەوا بوو ئەمە باشە کە ئێستا هەندێک لە سیاست مەدارەکانی بەرهەڵسکارانی پارتی وێچێتی تاغوت و میلیشیا و مافیاکان گەیشتونەتە ئەو قەناعەتە کە ئەڵێن هەڵبژاردن ئالیەتی گۆڕانکاری نییە لە کوردستان. نە دیموکراسی نە مافی مرۆڤ هەڵبژاردن و ئەم جۆرە شتانە. ئەمانە هەمووی زۆڕناژەنینن تلیاک فرۆشتنن نەک لە وڵاتی ئێمە. بۆ لە عێراقی بینن خۆ باشە براوەکە چێ؟ وعادل عەبدولمەهدی ئێستا بووە بە ڕئیسی حکوومەت لە مەجلس ئەعلایە دووری شکەوتەوە 2 ساڵە لەگەڵەوانیش نییە تاکو تەنیا خۆیەتی. بەرهەم ساڵحیش تاکو تەنیا خۆیەتی. حەلبووسیش تاکو تەنیا خۆیەتی. خەڵک بۆچی ئەمانی بردوتە پێش هەڵبژێران؟ لەبەرەوەی ئیسلامیانی سیاسی لە بەغدا هەمووی فەشەلیانیان هەبوو. بۆیە لافاوی مەحرومەکان لەگەڵ موقتەدا سەدرایەوە ئەو دەنگە گەورەی دروست کردو. کەوابوو نابێ وا بزانین ئالیەتی گۆڕانکاریەکە ئەمەیە.